بڕیارێکی پارێزگاری کەرکووک بە وەکالەت پوچەڵ دەکرێتەوە دوایەوەی کە بڕیاریدا بوو بە نووسینی تابلۆی ناونیشانەکانی کەرکووک بە عەرەبی، گۆڕینی تابلۆی شەقامەکانی کەرکووک بۆ زمانی عەرەبی، ناڕەزایەتی و کاردانەوەی کورد و تورکمانی لە شارەکە لێکەوتەوە. گۆڕین تابلۆکان بە تایبەتی لەم کات و ساتەیە، ینی ئەم لە ڕووی قانونی و دەستوریەوە خەرقی دەستورە و لە هەمان کاتشە کاتی خۆی لە 2004 مەجلیسی محافەزەی کەرکووک بڕیاری داوە کە هەموو قوتعەکان بە 4 زمان بنووسرێتەوە لە کەرکووک. ئەمەش بۆ خۆی خەرقی ئەم یاسایەیە. بۆیە دەبینین لەم کات و ساتەیە هەڵسوکەوتی پارێزگاری کەرکووک بە وەکالەت ئەوە گەیەنێت، ینی توانین بڵێن بۆ دروستکردنی ئاژاوەیە لە نێوان نەتەوەکانە. خۆ تعریب ئێستا نەبەس مەسئولینی کەرکووک، حتا بەغا داوای تعریبی کەرکووک دەکات سەیرەکەی وەکەئەنەما حەلی کەرکووک تعریبە. کاکە حەلی کەرکووک تعریب نییە، حەلی کەرکووک تعریقە. با بڵێن کەرکووک عێراق مسەغەرە، عێراقێکی بچووکە، حەقی هەموو نەتەوەکان هەیە بژێن بە حوڕیەت بە ئەمان لەو مەملەکەتە. پاشەوەی بەڕێوەبەری شارەوانی ئاگادار کرایەوە لەوەی کە ئەو تابلویانە بە هیچ شێوەیەک زمانی کوردی تیا ڕەچاو نەکراوە و تیا نەنووسراوە، دەست بەجێ فەرمانی دەرکرد بڕیاریدا بەلابردنی تەواوی ئەو تابلویانە لەبەری زمانی کوردی زمانێکی سەرەکیە، پێویستە لە دانانی ئەو تابلویانە زمانی کوردیشی لەسەر بێ. کاندیدێکی سەرکەوتوو یەکێتی بۆ پەرلەمانی عێراق دەڵێت نووسینی تابلۆکان بە یەک زمان دەچێتە خانەی تعریبکردنی کەرکووکەوە. بعدێکی سیاسی لە پشتەوە چرە خانەی تعریبەوە، ئەمە وەکو قەرارەکان تری بۆ خۆ دەزانێ ئەمەیسا بڕیاری زەوی زارەکان کە بە گوێرەی ژمارە 29 سال 2012 گەڕاوەوە بۆ خاوەنەکان. هەر ڕۆژینە ڕۆژێک پارێزگای کەرکووک بە جۆرە لە جۆرەکان لە سنوورەکانی پردێ و دبسوانە ئەو جوتیارانە ئەنە دووبارە خڕوقاتی دەستورەکەن و ئەنێنەوە سەر جوتیارە کوردەکان و مافەکانیان لێ زەوتەکەنەوە. ئەمانە بەڕاستی هیچی جێگەی قبول نیە، بۆیە نەک ئێمە وەک نوێنانی عێراق پێویستە ئەمە هەموو لایەنە سیاسەکانی کوردی هەڵوەستەی لەسەر بکەن و بە هەندی وەربگرن لەبەرەوە بۆ خۆتان ئەبینێ ئێستا ئەمە وەک ئاماژەمان پێکرد ئەمە تعریبێکی نوێیەکە دەرەچێکە هەرجارێک بە هۆکارێکی تەکنیکی و فەنیەوە کە ئەم شتانە ڕۆدات و هیوادارم داواکاریشم پارێزگاری کەرکووک بێ خۆی دابچنەوە. دوای فشارێکی زۆر و لەسەر بڕیاری سەرۆکایەتی شارەوانی کەرکووک ئەو تابلویانەی بە یەک زمان نووسرابوون لە بران و لە شوێنیان تابلۆی نوێ جێگیر دەکرێت کە بە هەموو زمانەکانی کەرکووک دەنووسرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.